ئاکەمێکێکی تر لە تەوەرەکان کە ئەمڕۆ قسە و باسی لێواکەین ئەویش دامەزراوەی ڤیژنە کە دامەزراوەیەکە لە شاری سلێمانی دامەزراوەوە ماوەیەکی کەمە دامەزراوە بەڵام توانوێتی جێدەستی خۆی لە هەموو لایەنە کەلتوری و کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانە لە ناو کۆمەلگایە بکاتەوە بڵین سەرجەم سێکتەرەکان لە سەررجەم سێکتەرەکانەوە لە ماوەی ئەم دامەزراندنی شێدا خۆ دروستبوونی شێتوانێتی دوو دیدار یاخود دوو چۆنەڵی کۆربەند بێ پانەڵەکان بێ بەڕێوە بەرن جا ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر دامەزراوەی ڤیژن بزانین ئیشوکارەکانیان چییە کەی دامەزراون پلان و بەرنمەیان چێ بێ بۆ داهاتوو کۆمەڵک باسی تریشەکەین بە میوانداری کاک ئەلەند مەحوی جێگری سەرۆکی دامەزراوی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتژی کاگەڵەن بەخێربی زۆر سپاس دانیت باش بەیانیتان باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی باسێکی ئەوم کرد کە دامەزراوی ڤیژن دامەزراوەیەکە کە تازە دامەزراوە بەڵام توانوێتی شوێنی خۆی بە تاواتی چۆنەڵێ قایم بکە لە ناو کۆمەلگا و لە ناو وڵاتە باسێکی مێژۆکەیمان بۆ بکەیت و چۆنیەتی دامەزراندن و بیرۆکەکەش لە ڕاستیە دامەزراوی ڤیژن لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو دامەزراوەوە ئێمە لە عێراقدا تەقدیمی مۆڵەتمان کرد بۆی کە بتوانین لە هەموو عێراقی شایش بکەیت یعنی مۆڵەتەکەتان سەر بە عێراق بەڵێ بەڵێ نەک تەنها لە هەرێمی کوردستان ئێمە هەستمان بە فەراغێک کرد بوو بەر لە دامەزراندنی کە لە هەرێمی کوردستانە سنتەری لێکۆڵینەوە هەیە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیش هەیە و میدیاش هەیە و ئۆپۆزیسیۆنیش هەیە بەڵام لەم بینایە شتێک نوقسانە کە لە وڵاتانی پێشکەوت و پێوترێت سینگتانک یان خانەی بیرکە ئەم جۆرە دامەزراوانە دامەزراوەیەکن کە زۆرتر ئیش لەسەر قەیرانەکانەکەن لەسەر کێشەکانەکەن و چارەسەرە خەنەڕوو تەنها ئەوە نییە ڕەخنە بگرن ویان کەم و کورتەکان دەستنیشانکەن بەڵام نەچنە چارەسەرەوە بەڵکو ئەم دامەزراوانە زۆرتر بەوە ناسرێنەوە کە چارەسەرەکانیان ئەوە نە بەقووەتە ئەوە نە چارەسەرێکی واقعیە کە هەم حکوومەت هەم ناوەندەکانی بڕیار هەم پەرلەمان گوێیان لێگرن و زۆربەی جار ئەمانە یعنی بۆ منە لە وڵاتانی پێشکەوتوو یەکو ئەمریکا و ئەوروپایانی حکوومەت خۆی داوای لێکە ئاڵێ ئەم کێشەیە هەیە ئەمانەوێ پۆلسی پەیپەرێکمان بیتێ لەسەری بۆیە لەو ڕوانگەیەوە ئێمە بیرمان لەوە کردو کە لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەم سینگتانکە دامەزرێنی کە داوی دامەزراوەی ڤیژنە بۆ لێکۆڵینەوەی استراتیژی بەڵێ کاک ئەلەند باست کرد لە ئەمریکای خو لە وڵاتانی پێشکەوتوو گرنگی بە و بابەتە ئەدرێت شانی قەیرانە یاخود بابەتێکە پێویستە بەوەی کە قەیرانێکە لەلایەن دامەزراوێکی لەو جۆرەوە چارەسەری بۆ خرێتە ڕوو ئەمە لای ئێمە تازەیە یاخود تا چەند حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان کار بەم بابەتەوەکەن بەڵێ لە هەرێمی کوردستان سنتەری لێکۆڵینەوە هەیە سنتەری لێکۆڵینەوە تازە نییە لە تقریبان لە هەولێر لە سلێمانی چەندین سنتەری لێکۆڵینەوە هەیە بەڵام گرفتەکەوەیە کە لە هەردوو شارەکەی هەرێمی کوردستان هەتا لە عێراقیش زۆرن سنتەری لێکۆڵینەوە کۆمەڵێک هۆکار هەیە نەیتوانی و ئەو فەراغە پڕکردنەوە یەکێک لەوانە ئەوەیە کە بەشێک لەمانەی حیزبە سیاسیەکانن کە ڕەنگە تەنها دامی حیزبەکەی خۆی بکە و حەقی خۆشیانە حیزبەکان ئەگەر دامەزراوەیەکی لەو جۆرەیان هەبێ بۆیە ڕەنگە حیزبەکانی تر گوێ لەم دامەزراوەیە و حیزبەی بەرامبەریان نەگرن جۆرێک تریان سنتەری لێکۆڵینەوە هەیە لە ناو زانکۆکانان کە زۆرتر لێکۆڵینەوەی ئەکادیمی ئەکەن زۆر ناچنە ناو لێکۆڵینەوەی مەیدانیەوە و هەندێک جار ئەمانە تەنها بۆ بەرزکردنەوەی ڕانکینی زانکۆکان بووە یعنی ئەوەنەی بۆ ئامانجە دروست کراوە کە ڕانکینی زانکۆکان بەرزکاتەوە ئەوەنە هەدەفەکەەوە نەبووە کە قەیرانەکان چارەسەرکرێن ئەمەی ئێمە دامەزراندووە هیچ کام لەوانە نییە سنتەرێکی لێکۆڵینەوەیە سینگتانکێکە کە مامەڵە لەگەڵ ناوەندەکانی بڕیارەکە ئەنج ئەمە تۆزی زیاتر ڕوونکەمەوە ئێمە لە هەرێمی کوردستان پێشتر ئۆپۆزیسیۆن هەبووە خۆتە زانی هیچ کاتێکیش دەسەڵات ناوێت جۆ لە ئۆپۆزیسیۆن بگرێ پێشنیاز و ڕەخنەکانی ئۆپۆزیسیۆن و هەم ئۆپۆزیسیۆنیش بە زمانێکی توند ڕەخنەکانی تەرحەکە و هەم دەسەڵاتیش ناوێت جۆ لە ئۆپۆزیسیۆن بگرێ میدیاش ئەرکێکی تری هەیە میدیا تەنها ڕاستیەکانە خاتە ڕوو ناچێتە هەندێک تەفاسیلەوە بۆیە ئێمە ئەمانەوێ بە جۆرێ مامەڵە بکەین وەکو سینگتانکێک کە دەسەڵات جۆمان لێ بگرێ لە واقعی شاو قسەی ڕاز نییە کە ئەگەر پێمان وا بێت دەمخۆشپسیارەکە ئەوەیە بەڵێ ئەو قسەی ڕاز نییە کە ئاڵی جۆ ناگیرێ بۆچی چکە تۆ کاتێک وەزارەتێک کێشەیەکی هەیە قەیرانێکی هەیە 5 ساڵە 10 ساڵە کەڵەکە بووم قەیرانە تۆ دێی لە جیاتی ئەو بیرەکەیتەوە ڕێی خەڵکی پسپۆڕ و پەیوەندیدار و خەڵکی ناوخۆی و خەڵکی دەرەوە وەرەگری بۆی ئەەکەی بە پۆلسی پەیپەرێک وەکو گوێزی پاکراوی لێکەی بۆی خێتە بەردەستی
ممکن نییە ئەم وەزارەتە ئەم وەزیرە حەز نەکا وەزارەتەکەی بەرەو پێش بچێ لەبەرەوەی تۆ بە زمانێکی ئەکادیمی لەبەرەوەی تۆ بە زمانی چارەسەر ئەڕۆی لەگەڵی دانیشی بە دڵنیاییەوە هەم وەزارەت بێت هەم لایەنی تر بێت گوێشت لێگرێ و مامەڵەش لەگەڵ پۆلیسی پەیپەرەکە دەکات و بە دڵنیاییەوە هەنگاویشی لەسەرانێ بەڵام ئەگەر وەکو وتم بە ڕێگاکانی تر بێ بە تایبەت لە ڕێگەی ئۆپۆزیسیۆن و ئەوانەوە بێ ڕەنگە بە جۆرێکی تر بکەوێتەوە بەڵێ کاگەلەند فەرموو هەردووکمان بەیەکە کاگەلەن باسی ئەوت کرد کە ئەم دامەزراوەیە لە عێراقەوە مۆڵەتیە لە دەوڵەتی عێراقیەوە چەقی کارکردنەکانتان بەس لە سلێمانی و لە هەرێمی کوردستان یاخود نەخێری گوازنەوە بۆ بەغداد و بۆ پایتەخت و بۆ ناوەندی دەسەڵات بەڵێ ئێمە لە ڕاستیە لە هەموو عێراق ئەمانەوە کار بکەین هەنگاوی یەکەمان لە سلێمانی دەست پێ کرد لە بەرۆی کە ئۆفیسی سەرەکیمان لە سلێمانیا بەڵام شێوازی مامەڵەکردنی ئێمە ئەوەیە کە لەگەڵ توێژەری زانکۆکان کارەکەین ئێمە ناین خۆمان توێژەردا بمەزێنین بۆیە لە هەموو عێراقا مامەڵە لەگەڵ زانکۆکانەکەین و پرۆژەمان هەیە بۆی کە هێشتا نەگەشتوینەتە عێراق وەکوی کە بە فعلی پرۆژەیەک جێبەجێ بکەین لە بەغداد بەڵام وەکو توێژینەوەمان کردووە لەسەر ژینگەی عێراق باسی هەموو عێراقمان کردووە لە توێژینەوەکەیە ینی تەنها بەس باسی هەرێمی کوردستان و گرفتەکانی هەرێمی کوردستان و پێشنیازی چارەسەری هەرێمی کوردستان من لە وێبسایتەکەتانە ئەوەم خوێنەوە باسی ژینگە دوای حەزەکەم تەفاسیل باسی بکەین بەس پێشەوەی باسی ئەوە بکەین چەند ئۆفیستان هەیە لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق وەکو ئۆفیسی سەرەکی دامەزراوەی ڤیژن لە ڕاستیە لە بەرەوەی کە ئێمە نوێین هێشتا تەنها لە سلێمانی ئۆفیسمان هەیە بەڵام پلانمان هەیە لە قۆناغی یەکەم لە دوای ڕەمەزان ئینشاءڵڵا لە هەولێر ئۆفیس بکەینەوە و پلانیشمان هەیە هەر لە ئەم ساڵە بتوانین لە بەغدادیش ئۆفیس بکەینەوە بەڵێ کاک ئەلان من ئەپرسم لە ڕووی ئەرکەوە تا چەند کارتان بۆ ئەوە کردووە هاوڵاتیان یاخود بەهێزکردنی کللتوری بەشداریکردنی هاوڵاتیان لە بڕیاردانە تا چەند کارتان لەسەر ئەوە کردووە کە هاوڵاتی بتوانێت لە بڕیارە بەشدار بێت کە ئەمە کللتورێکە لە وڵاتان پێڕەوە کرێت ئێمە مەسلەی بەشداری چ بەشداری سیاسی بێت چ بەشداری کۆمەڵایەتی و اقتصادی و هەموو بوارەکان بە شێوەیەکی گشتیشمان لەسەر نەکردووە بە وشە مستەڵەح عامەکە کە پێوترێ بەشداری هاوڵاتیان بەڵام بە شێوەی جوزئی بۆ نمونێ ئێستا پرۆژەیەکمان هەیە بەڵێ چۆن بەشداری ژنان لە ناوەندەکانی بڕیاری حیزبە سیاسیەکان بەهێز بکەین لەسەر ئەمە کارمان کردووە پرۆژەکە دوورمەودایە پانێڵمان هەبووە لە ماوەی ڕابردوو توێژینەوەمان هەیە ئەم پانێڵا برێتە هەولێریش بۆی کە با بڵین بەپی خۆ دەزانی کە تۆزێک زۆنەکان جیاوازن بەدڵکردن بۆیە هەوڵمان ناوە ڕێی ئەوێ ژوەر بگرین ینی لە داهاتوی نزیکە ئەمەوەی کە پەیوەندی بە ژنانەوە بێ ئەم پرۆژێمان هەیە ئێمە ئامانجمانەوەیە کە ئاستی ژنان و بەشداری ژنان لە ناو حیزبە سیاسیەکانە بەرز ببێتەوە لەبەرەوەی حیزبە سیاسیەکان خۆیان لە ناو حکوومەت و لە ناو پەرلەمانە بەهێزن ئەگەر ژنان لە ناو حیزبەکانە بەهێز بن کەواتە کاریگەریانە بێ بۆی لە ڕێ حیزبەکانیانەوە لە پەرلەمان و لە حکوومەت و لە ناوەندەکانی تری بڕیاریشا بەهێز بن هەروەها پرۆژێکی ترمانەیە ئەمان پەیوەندی بە گەنجانەوە هەیە بە تەواوی هەروەکەوەی چۆن لەسەر ژنان کردومانە لەسەر گەنجانیش چۆن بەشداری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری گەنجان لە کۆمەلگایە بەهێز بکەین ئەویش پرۆژەیەکی ترە کە بە حتمما پرۆژێکی درێژخایەنە هەم توێژینەوەیە هەم زنجیرە چالاکیە کە لە پلانمانەیە کاک ئەلەند کۆمەڵێک سەردانتان هەیە بۆ قۆنسوڵخانەکان و ناوەندەکانی بڕیار ئەمە ینی ئەم هەنگاوە بۆچی ئەگەڕێنی تو ینی ضرورەتەکەی لە چیایە کە ئێوە ئەوە سەردانی بن منە قۆنسوڵخانەی ئەمریکاتان کردو لەگەڵ بەشی سیاسی قۆنسوڵخانەیە کۆبوونەتەوە سەردانی قۆنسوڵخانەی تورکیاتان کردەوە دوو وڵاتیش کە ئەتوانم بڵن کاریگەریان هەیە لەسەر بەڕێوەبردننی عێراقیش و هەرێمی کوردستانیش بەڵێ دیارە ئێمە بە حکومیەوەی کە نوێین ڕەنگە زۆر ناوەند هەبێت لە هەرێمی کوردستان و لە عێراقیش کە ئێمە نەناسن و کە نەشت ناسن ڕەنگە بەیانی ئەگەر توێژینەوەیەکیشت بڵاو بێتەوە ئەگەر پۆلیسی پەیپەرێکیشت هەبێت ڕەنگە کاری لەسەر نەکەن و بەعتیبارەوە وەری نەگرن بۆی کە ئەمە ڕوونەیە ئێمە بیرمان لەوە کردووە کە زنجیرەیەک سەردان و دیدارمان هەبێت لەگەڵ هەتا نەک هەر لەگەڵ قۆنسوڵخانەکان تەنانە لەگەڵ وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ هەندێکیان دانیشتنمان هەبووە ئەوەی کە پەیوەندی بە قۆنسوڵخانەکانەوە هەیە ئێمە سەردانمان کردوون بۆی کە تەعاروفیان لەگەڵ بکەین ئەمە بەشێکی گرنگێتی بۆی کە بەرنامەی خۆمانیان بۆ ڕوونکەینەوە و شێوازی کارکردنی خۆمان
لە ڕاستیە زۆر خۆشحاڵ بوون کە ئەوانیش زۆر بەلایەنەوە گرنگە کە لە هەرێمی کوردستان سینگتانک هەبێ و ئەم سینگتانکانە بتوانن توێژینەوەیان هەبێ و داوای توێژینەوەکانی ئێمەیان کردووە پێیان وتون کە هیوادارین هەرچ توێژینەوەیەکتان هەبوو لە داهاتوش بتوانن بۆ ئێمە بنێرن هەم بۆ لەسەر ئاستی ناوخۆی عێراق ئێمە ئیشی لەسەرەکەین کاتێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دانیشین کاتێک لەگەڵ حکوومەتی عێراق دانیشین بتوانین سوود لەم پۆلیسی پەیپەرانە ئێوە وەربگرین لە هەمان کاتە بۆ وڵاتەکەی خۆشیان چکە ئەوان ئەم قونسوڵخانانە وڵاتەکانیان چاوەڕوان ئێوان لێکن کە نەک هەر چاوەڕوان بەڵکو ئەرکیانە کە راپۆرت لەسەر بارودۆخ و کۆمەلگای ئەم وڵاتە بگەێنەوە بە وەزارەتی خارجی خۆیان ئەمانە بە دڵنیاییەوە توێژینەوەکانی ئێمەیان داوا کردووە خاڵێکی ترکە ئێمە بابڕێن ئەمانەوێت لە ئەنجامی ئەم سەردانانە بەدەستی بێنین ئەوەیە کە ئەم وڵاتانە وڵاتی ڕێپێدراون ئەم قونسوڵخانانە ڕێپێدراون هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە لێرە بن قونسوڵخانەیان هەبێ سەفارەتیان هەبێ لە بەغا لە هەمان کاتە بودجەیان هەیە بودجیان هەیە بۆ پرۆژە بۆیە ئێمە چاومان لەوەیە کە سوود وەربگرین لەو فەند و پرۆژانەی کە پرسیارە لێ بکەم هەوڵتان ناوە هیچ فەندێک وەربگرن لەو سەفارەتانەوە بۆی بتوانن توێژینەوەی زیاتر و چالاکی زیاترتانە بێ وەکو دامەزراوی ڤیژن بەڵێ ئێمە یەکێک لە ئامانجەکانمانەوە بۆ لە سەردانەکانمان و بەڕوونیش پێمان وتون وتومانە ئێمە چاوەڕوانی واکەین کە سوود وەربگرین لەو گرانت و فەندانی ئێوە هەتانە دیارە لەگەڵ دامەزرانی ئێمە شتێکی تازە ڕوویە بەداخۆ نازم چانسی ئێمە بوو یا چی بوو بەهۆی دەست بەکاربوونی ترەمپ و سیاسەتە نوێیەکانی بەڕاستی هاوکارەکانی ئەمریکا وەستاوە نەک هەر بۆ عێراق بۆ هەموو جیهان بە تایبەتەوەی کە USAID کاتوانی بڵین دایکی هەموو فەندەکان بووە لە عێراقا زۆرترین ڕێکخرا و ئێستا حالیان فەندەکانی ڕاگیراوە هەندێکیان تەنانەت هەرێمی کوردستان و عێراقیشان بەجێشتۆ گەڕاونەتەوە ئەوانەی کە ئەمریکی بوون هەندێک شانەوانی لۆکاڵی بوون پرۆژەکانیان لەگەڵ ئەمریکای وەستاوە ئێمەش تقریبا ێستا لەم کاتیان ناتوانین ینی شتێکی ئەوتۆ نییە لەگەڵ سوود وەربگرین لە فەندەکانی ئەمریکا بەڵام بۆ ئەوروپا جیاوازە ئەوانەی ئەوروپا هێشتا فەندیان هەیە و پرۆسی وەرگرتنی فەندیش پەیوەندی بە پرۆژەوە هەیە تۆ بێ پرۆژەیەکت هەبێ پرۆسیجەرێکی خۆی هەیە و پرۆپۆزڵ تەقدیمەکەیت و ئەو ئەگەر احتیمالیە قەنەعەت بکەن فەندت بکەن و احتیمالیە قەنەعەتیش نەکەن بەڵێ کاک ئەلەن ئێمە لە سەرەتا باسیەوەمان کرد دامەزراوەکەتان لە سەرەتای دروستبوونیەوە گرنگی باخی بە سەرجەم سێکتەرەکان ناوە ئەوەی کە لای من گرنگە بۆتە پرسیار لێکۆڵینەوە و پلانتان هەیە کە لێکۆڵینەوە بکەن لەبارەی پەیوەندی نێوان دەسەڵاتی یاسادانان و دادوەری و جێبەجێکردنەوە ئەم پرسە ئەگە گرنجەکەیمان بۆ بخەیتە ڕۆ بەڵێ دیارە ئێمە دامەزراوەکەمان دامەزراوەیەکی گشتیە ینی لەسەر یەک سێکتەر ئیژ ناکەین بۆ منە سێکتەری اقتصادی یان سێکتەری سیاسی گشتگیرە بەڵام ئەمەش طبعاً ئەولەویەت و ئیمکانێتی ئێمە لەسەر ئەمە وەستاوە تو خۆ دەزانی کێشەکان زۆرن هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق ئەوەی تا ئێستا ئیشمان لەسەر کردووە کۆمەڵێ بوار بووە بەڵام مەسەلەی سەروەری یاسا و مەسەلەی با بڵێین پەیوەندی نێوان دەسەڵاتی یاسادانان و دادوەری و بەڵێ ئەمەیان تا ئێستا ئێمە پرۆژەمان لەسەری نەبووە بەڵام لەلای ئێمە بابەتێکی گرنگە و جێ ئەولەوێت و گرنگیەوە ئینشاءڵڵا هەوڵاتە بەنیازن داهاتوێکی پرۆژەمان هەبێ بووی بەڵێ کاکە ئەلەن با بینە سەر ئەو هەڵسەنگاندانەی کە دامەزراوەی ڤیژنەی کات بە تایبەت لە بواری کاری ژنانە ئەخو لە بواری ئەوەی کە بتوانن ژن وەکو چەمکە وەکو دەسەڵاتێک بێنە ناو کایی دەسەڵات و بەڕێوەبردنەوە و باسی شەکرد پێشتر ئەمە بزانم هەڵسەنگاندنەکانی ئێوە چ جۆرە هەڵسەنگاندنێکن و لە چ ڕوێک و ئەم هەڵسەنگانداناکەن لە سایتە وەبسایتەکەی خۆشتانە کۆمەڵک هەڵسەنگاندنی تایە لە ڕووی ژینگەیەتیاتی لە ڕووی بەڕێوەبردننی دەوڵەتەوە تایەتی ئەمە هەڵسەنگاندانە بۆچی زەڕوری شیانی بەڕاستی بەڵێ دیارە ئێمە کە توێژینەوەکەینیان هەڵسەنگاند نەکەین وکوی جەنابەت وتە ئێمە ئەتیما دەکەینە سەرەوەی کە کۆمەڵێک ڕێگا هەیە ڕێگەی زانستی کە تۆ توانی بۆ توێژینەوە پشتی پێبستی یەکێ لەوانە سێڤێ یەکێ لە ینی ڕاپرسیە یەکێکی تریان با بڵێن فۆکس گروپە ئێمە هەموو ئەمانە و هەموو چالاکیانەی بەکارهێنین میوانداری هەموو ئەو کەساناکەین کە پەیوەندیدارن بەم بابەتەوە بۆی کە گوێمان لە ڕێی ئەوان بێ بزانین کێشەکان لەکوێن بتوانین ڕێی جیاواز وەربگرین لە نەتیجە ئەم ڕە جیاوازانەوە باڵێن گرفتەکان دەستنیشان بکەین بۆ نمونە ئێمە چالاکیمان هەبووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان
هەموو حیزبە سیاسیە جیاوازەکان بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە داوەتمان کردووە هەڵسەنگاندەمان هەبوو بۆ دۆخی ژنان و بۆ کێشەکانیان ژنانی هەموو حیزبە سیاسەکانمان بان کردووە ژنانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمان بان کردووە ژنانی ئەکادیمیمان بان کردووە کە بە شخصی خۆی جێدەستی دیارە لە وڵاتی ئێمە لە داکۆکیکردن لە مافەکانی ژنان بۆی کە بتوانین هەموو زاویەکان هەموو لایەنەکانی مافی ژنان و کێشەکانی ژنان و ئەوانە گفتوگۆ بکەین بەم شێوازە ئێمە یین طبعا لە هەمان کاتەکان چالاکیاکەین چەند توێژەرێک هێنین وەکو پێشتر باسم کرد ئێمە مامەڵە لەگەڵ ئەو توێژەران ناکەن کە لە زانکۆکانن چەند توێژەرێک هێنین گرێبەستیان لەگەڵەکەین بۆی کە بێن لە ناو پانێڵەکە لە ناو گفتوگۆ کراوەکە ئامادە بن وە گویان لەو ڕاجیاوازانە بێ طبعا هەموو بۆ چوونانە ڕیکۆرد دەکرێت بۆی کە توێژەرەکان دواتر بتوانن وەکو سەرچاوی زانیاری بەکاری بێننەوە بەم شێوازە ئێمە توێژینەوەکانمان دەست پێکا و قۆناغەکانی تری توێژینەوەش چییە هەمووی جێبەجێکرێت لە ناو بە کورتی پێم بڵێ پلان و پرۆژی داهاتوتان بە زۆر بە کورتی بەڵێ دوو پرۆژێ گرنگمان هەیە یەکی کاندیدارێکە بە ناوی لامەرکەزیەت کە ئێمە پێمان وایە لامەرکەزیەت لە عێراقا پاشەکشەی کردووە و لە هەرێمی کوردستانیش پاشەکشەی کردووە و هەروەها دیدارێکی گەورەمان هەیە کە ئومێ دەکەین بتوانین لە بەغا ڕێکی بخەین لەسەر پێکهاتەکانی هەموو عێراق چونکە عێراق پێکهاتی جیاوازی زۆرە ئەمانەیە بە هەماشەوە بەڵێ ئەمانێ بە هەمان شێوە لە بەغداد ئەو دیدارە ڕێک بخەین و هەموو پێکهاتەکان بەشدار بن بۆی کە باسی ئەو ئاڵنگاری و کێشانی خۆیان بکەن و چارەسەرەکانیش بۆ ناوەندەکانی بڕیار پێشنیاز بکەن ئێمەش بە هیوای ئەلەند مەحوی جێگیری سەرۆکی دامەزراوەی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی زۆر سپاس دەستان خۆش دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بەڕێز